وەختتان وەخێر خەڵکە کوردەوار ومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئەم شەو دیبەیتێک کە دەبوو هەفتەگە لە پێشووتر ئەنجام بوایەوە ساڵگە لە پێشووتر بکریایە ئەکەوێتە بەر باسکردن و ئەویش زهورە پەدیدەیەک بەناوە تەکیە کەسنەزانی و شێخ نەهرۆز کە خەریکە بەرەبەرە بەشێکی فرە لەم کوردەوارە داگیرکریا گەلای کۆرپۆرێشنە عێراقی و ئێرانی ئەتەنێتۆ و پوششێکی پان و بەرینی میدیایی پێدرێت. ناگەهان شێخ نەهرەوە کوڕە شێخ حەمەیە کەسنەزان تەبدیل ئەوێ بە چێهرەیەکی مەترەح و بەردەنگ ئەکەوێ. من لە دەستپێکە ئەم دیبەیتە ناوە ئێرانە گەورەیە فەرهەنگی ماورد. ئێرانە گەورەیە فەرهەنگی مەقولەیەکە کە لە ناو سیاسەتە بە تایبەتی لە جەهانە کوردیە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بۆ یەکەم بار دەسی بۆ برد مەترەحی کردووە بە پرۆژەیەکی گرنگی زانی. تەبیعەتەن دوای ئێمە من ئەبینم زۆر کەسێک کە خۆیان لە بەڕێوەبەرانە ئێرانە گەورەیە فەرهەنگین و بەناو تەرەفدارانە ئەحزابە منتەسەبە بە کوردن لەم لەفزە بە ئشتباه استفادەکەن، لەم مەفهومە بە غەڵەت استفادەکەن، چه مەفهومە ئێران شەهری، چه مەفهومە ئێرانە گەورەیە کولتوری و فەرهەنگی، کە ئەمە نیشان لە ئەوجە بەلاحەتە ئەمانە ئەدات و ئەوجە تەمبەڵیە ئەمانە لە دەرکە اتفاقی کاکە ئەکەوێ. ئەمانە کارمەندانە دەوڵەتن و ئەم کارمەندانە دەوڵەتە وەزائفێکیان هەست کە ئیشی جێبەجێ بکەن. هەر بۆیە ئەمڕۆ من بە بیانوویە کردنەوەی داستانە شێخ نەهرەوە کەسنەزانی واردە مەقولەیە ئێرانە گەورەیە فەرهەنگیەوە. بەحسەکە تۆزێک تاریخی و بەحسەکە تۆزێک سیاسی و فەلسەفیە. هەر بۆیە کە لەم وەزعیەتە تێبگەین و ئەم سەر لێ شێواویە نەبینین، ئەبینم یاران ئاخێزە کوردەوارە سەربەخۆ جاروبار داوا ئەکەن کە ئەم پەدیدە تەحلیل بکرێت. بزانن من گەرەکمە وا دەست پێ بکەم. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ هاتووتی ئەوەی لە پرتۆک بە عنوانە شعر، عرفان، ئەدەبیات، ئەوەی لە دەسنووس تحت ناوە عولەمای ئیسلامی، لە خارەزمی و گرتگە تا ئیبن سینا، لە فەخر ڕازی و گرتگە تا ئەبوو حەنیفە، ئەوەی تاریخ لە سەراغازە حکوومەتە هەخامەنشیان و بە عنوانە ئەوەڵین دەوڵەتە سازمەندەهی کریاگە جەهان لە مەنزەرە هێگلەوە تا ئەسرە حازرێک کە ئەگاتە دەوڵەت ملەتە ئێرانی. تەمامە ئەمانە نەک مێژوویە ڕابردوویە سەرزەمینە ئێمە نییە، بەڵکو پرۆژەیە داهاتوویە سەرزەمینە ئێمەس. یعنی ئەمە تاریخێک نییە کە مردمە ئێمە تێیان بەڕەند بێت، بەڵکو مردمە ئێمە ئەکرێتە شکڵە ئەم تاریخە وەکو ئەم تاریخی پێتێت. ئەوەی کە تۆ چیرۆگەلێ نەقڵەکەی و نمود ئەم چیرۆگەلە لە زندگیە ئەم مردمە نییە و بەرەبەرە ئەم نمودە دەرئەخرێت و تۆ مشاهدەی ئەەکەی لە ڕاستای ئیسباتە ئەم تاریخەسە. من ئەم قسانە ئەکەمەوە وردەوردە ئەیان کەمەوە و چاوێکیان پێ ئەخشێنین بزانین مەبەستە ئێمە چییە. بزانن ئێمە لە یەکسری دیبەی تا بە ناو ئێرانە گەورەیە فەرهەنگی و نەقشە ئەحزاب منتەسەبە بە کورد و نەقشە نوخبەگان و نەقش و کارکردە ئەمانمانە بەڕەسی کرد. دیسانەوە ئەمشەو چاوێکی تری پێ ئەخشێنم. بزان ئێمە تەکم مەقولاتێکا ڕوبەڕووین و بارهای بار بیستگمانە. ئێمە بارهای بار لە فەرهەنگە غەنیە ئێرانی ئەبیسین.
نەک خۆمان بە ناوی نخبەیە قەومە کوردە ئتنیکی مێژوونووس تاریخنگار ئەدیب شاعر لە فەرهەنگە ئێرانی قسەکە. ئێرانیەکان لە فەرهەنگە ئێرانی قسەکەن و فەرهەنگە ئێرانی لە کولیەتە خۆیە هیچێک نییە بێجگە لە فەرهەنگە دینی نەوێت کە نمودە ئەم فەرهەنگە دینیە متبەلور و متجسم ئەوێ لە دەوڵەتە هەخامنشیە. دوو ستون کە باسی ئەکەن دینیاری و شەهریاری. دینیاری و شەهریاری ئەمە یعنی چی؟ یعنی ئەنچێ کە تۆ پێی ئێژی دەوڵەتە ئێرانی دەوڵەتە دینیە. بزانە ئێمە لە سەروبەندە ئەسرە دەوڵەت میلەتین. دەوڵەت میلەتین. بەڵام ئەمەی کە بەناوە مێژوو بۆ سەرزەمینە ئێمە نووساگیانە بە دەوڵەتە یەهودیە هەخامنشی دەوڵەتە دینیە. بەر لە عەسرە دەوڵەت میلەت دەوڵەت دینیە. کۆڵەکەیە دەوڵەت دینە. ئەوەی کە جەوادە تەباتەبایی ئێژی ئێرانیەکان ئێرانیەت ملیەتە ملەتە و بەر لەوەی کە ئەسڵن ئێمە خۆمان زانی بێتمان کە ملەتین ملەت بووگین وەکو ملەت هەڵس و کەوتمان کردگە. غەشە گەورەکە وا لە ئەگرا چون ئەوەم قسانە بەر ئەساسە چی ئەکا؟ بەر ئەساسە تاریخێک و دەستنووسێک ئەکا بەناوە تاریخە هەخامنشیان، تاریخە باستانە ساسانیان، تاریخە ئەشکانیان. ئەو بەر ئەساسە ئەمەم قسە ئەکا. بەر ئەساسە ئەمە ئەوەی کە مەوجودە بە مەفهومەکەی ئومەتە، ئومەتە دینیە کە حکوومەتە دینی هەست نەملەت. ئەمە فەرقی وا لەکوێیە؟ ئەم تاریخە ئاخێز ڕەدی کردگەسۆ و ڕەدی ئەکاتۆ و بباتڵی ئەزانێ. من نەقڵی ئەەکەم لەبەر خاتری ئەوەی بزانن پرۆژەکە چییە، چه شکلیە، چۆنە. نەقڵی ئەەکەم بزانن تۆ ئەوێنیت لەم تاریخ سازی کە ئەمانە کردیگیانە لە سەنگنەوەشتەکانە نەقشە ڕۆستەمە فارسا، لە سەنگنوشتەکانە کەتیبەیە بێستونە، تۆ داریوشێک ئەوێنیت کە خوداوەندە ئەهورەمەزدا قدرەتە خۆی داگە بە ئەم بەرگوزیدەی کردگە، هەڵی کێشاگە و هەڵی بژاردگە بۆ تەنفیزکردنە ئێرادەی خودایی لەسەر زەمینە بەسەر ئەقوامێکی تر و قەومیەتهای دینیەکی تر. ئێستا تۆ لە دۆرانە خامنشیانە دوو ستونت هەست. ستونە ئەوەڵ پادشاهە خوا هەڵبژاردک. ستونە دووەم پێغەمبەرە ئیرشادگەرە مردم. بزانن پێغەمبەر لە جنسە مردمە، لە ناو مردمە، وەکو چۆن پێغەمبەر ئیسلامێژێ ئەنە بەشەرون مثلکم و تەنها بەرتەریە پێغەمبەر ئەمەسە کە تەکە سەرچاوی وەحیا ئەرتباتی هەست. پێغەمبەر وجودی مستەقل لە مردم بە وەحیۆ وەسڵە و ئەوە وەحیە بە پێغەمبەر هۆڤیەت ئەدا. بەڵام ئەوەی کە ئەوێت بە پەیڕەوە پێغەمبەر هۆڤیەتی خۆی نییە، هۆڤیەت لە پێغەمبەر ئەگری. مەسەڵەن ئەوەی کە ئەبێ بە مەسیحی هۆڤیەت خۆی و شوناسە خۆی لە مەسیح ئەگری. ئەوەی ئەبێ بە موسڵمان شوناسە خۆی لە محەممەد ئەگری پێغەمبەر ئیسلام و خۆی مستەقلەن شوناسێکی نییە و بێ شوناسە. ئەمما پادشاهە هەخامنشی چه نەقشێکی هەست؟ پادشاهە هەخامنشی خوا هەڵبژێریاگە، بەندە نییە، عەبد نییە،
هەڵبژاردەی خوایە خۆی لە جنسی خواکانە دەرنەتیجە ناڕواتە ناو مردم دەرنەتیجە لە جنس مردم نییە ئەو لە جنس فەرمانڕەواس کە فەرمانڕەوای مطلق خوا بێ پس پەیڕەوانی نیەن پادشاه بەندەی هەست نەپەیڕەو بەندەی هەست نەپەیڕەو ئەمە فەرقەکە کەواتە لە دینی ئیسلام مردم پەیڕەوە محەممەدن بەڵام بەندەی خوددان هەروە کە خودە محەممەد بەندەی خودداست بەڵام لە سەلتەنەتە پادشاهیە هەخامنشیانە خۆیان خوان خۆیان سوورەتە خوان خۆیان هەڵبژاردەیە خوان خۆیان تەجەلیە ئێرادەیە خوان لەسەر زەمینە لەزا ما بەقیەی مردم بەندەن هەر بۆیە ئەمانە ناوێ وەکو خەڵکی بن ناوێ وەکو بەندە بن بۆیە هیچ وەخت پادشایەکی هەخامنشی بە پیان ناڕوا بەڕێوە بەڵکو سوار کالسکە ئەبێ سوارە ئەڕابە ئەبێ خەڵک نابێ بیبینێت خەڵک نابێ دەسی پێی بکات چونیە لە حەدە خەڵکە خەڵک حەدی چییە خەڵک دەبێ کە بیبینێت سەری داخە و لە تاو شکۆه و عەزەمەتیان نەنوارێتە ناو چاوانی دەبێت دەسی ماچکە قاچی ماچکە ئەم سنەتە خوا پادشاییە کە فەرقەکە لەگەڵ بەندە و بەندە نییە دەوڵەتە هەخامنشی وەجهێکی هەست کە تەکە تەمامە دەوڵەتانە سەردەمە خۆیان فەرقەکە چ تەکە دەوڵەتە ئیسرائیلیە چ تەکە دەوڵەتە یەهودیە چ تەکە دەوڵەتە بابل چ تەکە دەوڵەتە ئاشور چ تەکە دەوڵەتە ماد بزانە من خەریکم تاریخێک ئێژم کە ئەمانە استفادەی لە یەکەنەوەی کە من قوبوڵم وێ فەرقەکەی چییە فەرقەکەی ئەمەسە کە کوورۆش یا ماشی یەهود هەر میلەتێک کە داگیری ئەکا نەدەست بۆ زوانی ئەوات نەدەست بۆ دینی ئەوات نەدەست بۆ ئاداب و سونەنی ئەوات وەکو میلەتە مەغڵوبیش سەیری ناکات بەڵکو تەبدیلی ئەکات بە ئوستانێ لە ئوستانەکانە شاهنشاهیە هەخامنشی کە ئەم پادشاهە ئەوێت بە گەورەیە خواکانە ئەو مردمە تۆ لە کامە تاریخایی لە تاریخە دینیەتە قەومیایی قەومیەتە دینیایی یعنی هەر قەومێ هەر قەبیلەیە بۆ خۆی خودایەکی هەست خودایەک ئەپەرسێت خدایە ئاتون خدایە چوزانم ماتون خدایە مەردووک خدایە عەشتار خدایە فڵان بەڵام لەسەرەوەی تەمامە ئەم خودانە ئەمە کوورشە کە کوڕە خدایە ئامونە مەسەلەن ئێستا سوالە گەورە تێتە بەرەوە ئەمەی کە من وتم چه ئیرادێکی بوو بە نەزەرە ئێوە ئیرادی بوو ئەمە کە عینە ئازادی بوو بالاخرە خامنشیانی هاتن دەستکاریە مردمیان نەکرد ئەلا ڕەقمە ئەوەی کە مەغڵوبیان ئەکردن وەکو مەغڵوب بەرخوردیان تەکانە ئەکردن و ئازادیانەدا پێژن ئازادی وەلەگرا تەفاوتە دەوڵەتە هەخامنشی تەکە دەوڵەتەکانی تر ئەمەسەوە ئەنچە کە پێژن دەوڵەتە ئێرانی ئەمەسە کە لەگرا قەومیەت خدای قەومی حکم ناکا بەڵکو ئەوەی کە ئەم قودرەتە دروستەکە نەزمە پادشاهیە
ئەو زەکە بێژن سیاسەتە ئێرانی نەزمە پادشاهیە. تۆ تەنەوە ئەخوات حفزەکەی، بەڵام لە ژێرە خودایە گەورەترە، ڕەوایەتە گەورەترە، مطلق گەورەترە مەعنا پەیاکەی تۆ وە سیستەمە ئەو تۆ ئیدارەکە. ئالەگرا سیستەمە شاهیە، شاهنشاهیە ئێرانی، شاهە ئێرانی کوڕ خوداکانە، وەکو خوداکانە، ئێرادەیە خوداکانە، نوێنەرە خوداکانە، تەجەلیە خوداکانە. من قبل زەوێ بگەڕێمە سەر ئەمە باە نەخبێ بەم تاریخەوە گشت کەسی حەزی پێیەکە. من بارها بیستگمە ئێژن تورکەکان و فەرسەکان دینیە ئیسلامیان بۆ خۆیان گرت. ئێمە ئیسلامی ئێرانیمان هەست. یعنی چۆن ئیسلامی ئێرانیمان هەست؟ ئەمە ئیسلامە یا ئێرانیەتە؟ ئێرانیەتە یا ئیسلامیەتە؟ کامیانە؟ بزانە تۆ لە ئەسڵاتەکە دینا ڕوبەڕوویتە. دینێک ڕەبتی بە ئێعتقاد هەست، ئێعتقادێک کە بەشێکی مەمنوعەی واتیە، بەشێکی داخریاگی واتیە کە تۆ ناتوانی بڕۆیتە ناوی، و ئەوە پێئێژن حەقیقەت، حەقیقەتێکە کە غەیرە قابلە پرسیارە، حەقیقەتێکە کە غەیرە قابلە پرسیارە، و تۆ ناتوانی دەربارەی پرسیار بکەی، فقط معتەقدی پێی. و لە دەرونی کردنەوەی ئەم ئێعتقادە بە سوورەتە ڕۆح جەمعی بۆ تۆ فەرهەنگە دینی ئەسازی کە تۆ مطلقێکت هەست و دائیمەن لە حیتەی پرسیارە تۆ دوورە. بابین بەڕەسی ئەم تاریخە ئیسلامە بکەین، ئەم تاریخە ئیسلامیە ئێرانیە بکەین. ئێژن کە ئەمانە مۆردە حملەیە عەرەب واقع بوون، ئەمانە هاوکات حملەیە مغولیشیان هەست. ئێژن مغولێ هات بەلی تێمانە نەهێشت، گشتمانی کوشت، بەڵام هیچ وەخت بە ئەندازەیە حملەیە عەرەب پێیان بەرناخوا. ئێمە وتمان سەروبەندە زوهورە ئیسلام سەروبەندە ئەدیانە قەومی و دینە قەومیە و قەومیەتە دینیە. کەواتە ئەو ئەنوسرەیوە عەسەبیەتە قەبیلەئی لە بین ئەوات تێمە سەرم داستانە عەسەبیەتە ئیبنە خەلدونە، با بمێنێت فعلەن لەگرا ئیستفادەی لێ یەکەم. کارێکە محەممەد ئەیکات ئەوەی کە ئیبنە خەلدون ئیشارەی پێ ئەکا ئێژێ معجزەی عەسڵی محەممەد متحیدکردنەوەی قەبایلە عەرەب لە ژێرە مەتنێکا بوو بەناوە ئیسلام، ئەوەسە کە تۆ شوناسە قەبیلەی لەدەست ئەدەی و متصڵ ئەوی بە شوناسی بەناوە شوناسە ئیسلامی، ڕەبت پێیا ئەکەی بە محەممەد لە تەریقە محەممەدەوە بە خوداوەند، لە تەریقە مەتن ئیسلامەوە. لەگرا ئیسلام دینە قەومیەتیە، دینە قەومیەتە عەرەبە. خب بین با ئەم حملەی ئیسلامە قبوڵکەین. ئیسلام حملە ئەکا، ساسانیان زەعیفن، چارە ئیسلام ناکەن، بە شمشێر تەپەدنە سەر ئەم مەردمە. و بعد تۆ دوو قەرن سکوتت هەست، یعنی دوو قەرن ئێرانیان گەرەکیانە شەڕکەن تەکە عەرابە. ئەمە خروجیەکەی ئەوێت و چی؟ خروجیەکەی ئەوێت و قیامە عەلەویانە زاگرۆس کە دکتۆر محەممەد عەلی سولتانی موساکیسی. خروجیەکەی ئەوێت و دوو قەرن سکوتە خەنلەری. خروجیەکەی ئەوێت و سلسلە حکوومەتگەلێک کە پێیان ئێژن حکوومەتگەلێ ئێرانی بۆ تەلاشە لە ژێرە دەسەڵاتە عەرب دەراتن، وەکو ئالەبوویە، وەکو سەفاریان، وەکو قیامە ئەبوو مسلمە خوراسانی، سیاجامەگان، ڕەشجامەگان و نهزەتە شعوبیە. نهزەتە شعوبیە بۆ تەلاشە لە دەرهاوردنە ئێرانیان لە ژێرە دەسە عەرەبە بەنی ئومەیە. ئەوجە دەسەڵاتە
جیهانی کریاگە یونیڤەرس کریاگە ئیسلام ئەوێت و دەسەڵاتە بەنی ئومەیە کە بەما بەقی تازە مسلمانانە غەیر عەرەب ئێژێ مەوالی ئەمانە بە ئستفادەکردنە لە ئایەی 11 سوورەی حوجەرات ئەگەر اشتباه نەکەم ناوێک لە خۆیان ئەنێن بەناوە شعوبیە و ئەبوو موسلمە خوراسانی کارمەندە شعوبیەس بۆ بەدەسەڵات گەیاندنە بەنی هاشم. بابێن بزانین تەبقە ئەم تاریخە هۆڤیەتە ئێرانی بێجگە لە هۆڤیەتە دینی شتێکی تریش هەس، بێجگە لە تەعەبود تەسلیم پەزیری، بێجگە لە بەردەگی و بەندگی هیچ شتێکی تریش هەس. ئەمە شمشێرە عەرەبە ئێران مسلمان ئەکا یا ئەمە خویە تەعەبود بەندگیە ئێرانیە کە ئیسلام دەرونی وەکاتەوە. ئەمە ئەم تاریخەسە ها کە مەسەڵەن جەوادە تەباتەبایی دەست ئەوە کە ئێمە سیاست و ئێرانیەتمان عیرفانی کرد و چووە ناوە عیرفان و ئەدەبیات و دەرونیمان کردەوە. ئەمە عینە جەعلە و عینە درۆی مطلقە لە شان مورتیبازیە، عینە درۆی مطلقە لە شان مورتیبازیە و لە کڵاوبەرداریە. سوالە گەورە ئەمەسە، ئیسلامیەتە ئێرانی ئێرانیەتە ئیسلامی چێ شەکڵیە؟ چۆن ئەم دوو تەزادەتەک یەکتریاون و یەکێک؟ چۆن ئێرانیەت ملیەتە، ئیسلام دینە، ئیسلام زەدە ئێرانیەتە و ئێرانیەت هۆڤیەت بە ئیسلام و ئەگرێ؟ چۆن واسە؟ تۆ چۆن ئەم تەناقوزە حەلەکەی؟ چۆن ملیەتێک کە ئێشێ لە ناوە دڵە هەستیە دەرونیە خۆی بێتە دەرۆ، شناسە خۆی لە مەتنێک ئەگرێ کە هاتکە ئێرانیەت لە بین بوات وەوێتۆ ئیسلامە ئێرانی. چنی شتێ ممکنە ئیمکان پەزیرە ئەوێت ئێرانیەتی بووگە کە لە تەزادوێتەکە ئەم ئیسلامیەتە کە تۆ بعدەن بێ تاریخە شعوبیەی بۆ دروستکەی و ئەبوو موسلمە خوراسانی بۆ دروستکەی و داستانە خولەفای عەباسی بۆ دروستکەی وەلێو دووە تۆ ببی بە تەرەفدارانە بەنی هاشم و تەشەیوع بوێ بە سوورەتە ئەم جیهانی و مادیە حەقیقەت و گەڕان بە شوێنە حەقیقەت و پەیداکردنە حەقیقەت و عیرفان بوێت بە تەلاشە شهودی ئیدراکی معنەویە نزیک بوونەوە لە حەقیقەت کە لە کۆڵەکەی تەشەیوع تێتە دەر و هەرتکی ئێرانیە، هەرتکی ئێرانیە. و ئەمەسەکە عنصر ئیسلامیەتە عەرەبە ئیسلامی لە یەکتری منفەک ئەکرێتەوە. ئیسلام هەمان عەرەبە، عەرەب هەمان ئیسلامە. بەڵام ئێرانیەکان کە تەمامە هۆڤیەتیان هۆڤیەتە ئیسلامیە بۆ خاتری ئەوەی بە خۆیان حەملە نەکەن، بۆ خاتری ئەوەی حەملە بە ئیسلام نەکەن کە خۆیانە، حەملە بە عەرەب ئەکەن و عەرەب ئێشێ هەمان ئاوێنەیە ئیسلام بێ. خۆ تۆ ئەم تەزاد و تەناقوزە عەجیب و غەریبە ئەوێنیت کە ئەوجەکەی ئەگا بە پرۆژەی ئێرانشاری کە ئێژێت ئێمەیە ئێرانی بە حەیاتی لە تئۆریزەکردنە خلافەتە ئیسلامیە دەستمان نەوکە، بەڵکو ئێمە بە سیاسەتە ئێرانی سەڵاتینمان و دیوانە سەڵاتینمان یاری کردگە. سەڵاتینێکی زۆرداری مۆغۆلی تورکتەبار کاتێک لە سەناوی ئەم سەرزەمینە و ئەمانە لە خزمەتە ئەوان بووبن، بۆیە سیاست نامەیان هەست. هەروە کە ماحوردی خلافەت نامە ئەنووسێ، ئەحکام و سولتانیە ئەنووسێت، ئەمان سیاست نامە ئەنووسن. ئەم گوزارەمە کە کرد و ئەم تەناقوزاتمە کە بەحس کرد، فەرهەنگە ئێرانی هیچێک نییە بێجگە لە قوفڵکردنە عەقڵ، بەردەگی و عوبودیەتە مطلق لە بەرامبەر ئومورە قانونگوزارە کە خوداوەند بێت
و سڵتانێک کە خوداوەند دایئەنێت چ لە زەرتوشتیەتۆ تا ئیسلامیەتە ئێرانی، چ لە تەقابڵ و شەڕە سەنەویەتەکانە ڕاستی و درۆ، تاریکی و ڕۆشناییەمانی، تا خەیر و شەڕە ئیسلامی. ئەمە دەستورات مطلقێکە کە قانونگوزار لە دەرو حاکمی کردگە بەسەر ئەم مەردمە، و ئەم مەردمە بەندەگان ڕوعایا ڕعیەتەکانن کە ئێشێ و مستەلزمن کە ئێشێ ڕعایەتیکەن. ئێرانیەت هیچ نییە بێجگە لەمە. و ئەمە چارەنووسە، بۆیە ئەزەل دیارە ئێستا دەستوراتی حازرە و ئایەندە ڕەچاو کریاگە. ئەمە چارەنووسە. بۆیە تۆ لەم سەرزەمینە ئێمە لە ئاغاز داستانە ئافرینشت هەست تا پیشگوهایە کە چۆن ئەبێ هەروە بووگە و هەروە دەبێ، هەروە بووگە و هەروە دەبێ. کوڕان وە کچ قەشەنگ دەبێ، خرخاڵە دەستی مەرد دەبێ، هەروە بووگە و هەروە دەبێ. ئەمە یەهودیەتە، ئەمە ئەدیان بازیە، ئەمە چارەنووسێکە کە بۆ تۆ دانریاگە لە ئەووەڵ و تا بە ئاخر. بۆیە تۆ ئالەگرا وەختێ ئاخێزە کوردەوارە سەربەخۆتی بیتە سەیدەوان تێرێت، و ئێژێ لەگرا باوکە سەیدەوان شەو چارەنووس تێتە خەوی، بەخت تێتە خەوی. ئێژێ هیچ کام لە کوڕەکانی تۆ بووک نایەتە ماڵیان، و ئینسانە کوردیە هەڵەسێ، و ئێژێ چارەنووس غەڵەتی کرد، یعنی ئەو حکمە کێشێ مطلق داوێتی. سێ بووک تێرێتە ماڵە خۆی لە یەک ڕۆژە، یەکێکیان بەسەر کوڕێکیان بەسەر هەڵدێرێکەوە کەوێتە خوار، کوڕێکی تریان نازانم چی پێتێ، کوڕێکی تریان کە سەیدەوان بێ و ئاخرەکەیان بێ بە دەستی خۆی کە گەرەکێسی بڕوار ڕاو بکات بە فیشەک کە لەی سەری هەڵەگرێ. لەگرا شەڕە ئینسانە کوردیەتە کە چارەنووسە، ئەو جە تەلاشە بۆ ڕزگاری و ئازادیە، ئەو جە کوردیەتە. ئەمە وا لە تەقابڵتەکە ئەم ئێرانیەتە کە هەمان یەهودیەتە، وا لە تەقابڵەتەکە ئەمە. با بگەڕێمە سەر داستانە شێخ نەهرەوە کەس نەزانی، با بگەڕێمە سەر برایەتیە گەلان، با بگەڕێمە سەر پەکەکە، با بگەڕێمە سەر کوردبازی، زوانبازی، شەرواڵە کوردی بازی، با بگەڕێمەوە سەر ئەمە پستان بازی، زەردوشتی بازی، زەردوشتی بازیەکانە حەلیمە کوردستان. با بگەڕێمەوە سەر ئەمانە. پس من لە ئبتداوە چیم وتم دەوڵەتە ئێرانی نمود پەیا ئەکا لە دەوڵەتە هەخامەنشیە. دەوڵەتە هەخامەنشی دەوڵەتە قەومی نییە، دەوڵەتە زوانی نییە، بەڵکو دەوڵەتە دینیە، و ئەساسە دەوڵەتی نەزمە پادشاهیە. بەر ئەساسە ئیدعایەکەیکەن ئازادیە ئەقوام و ملە لە ژێرە دەستیان. خۆ بە من لە نەزەرێەوە چتە قەشەنگێکە، دروستە ئازادێتە کاورە حملەی کردە وتیەوە یەهودیان بچن بۆ خۆتان زندگی بکەن، هەرە و جۆرەکەیکەن، هەروواکە لە حەلیمە کوردستانە ئەمڕۆ جمهوری ئیسلامی جەلالە تاڵەبانی و خاندانە بارزانی بەرداگە بدزن و بخۆن و هەڵخەن و تەلەڤیزیۆن دابنین و لیلی لاف بێرن و هیلی لاف بێرن و کوردی بازی بکەن و زوان بازی بکەن و تەلەڤیزیۆن های ئەنچەنانی دابنین. ئەمە چ زەرەرێکی بۆ دەوڵەتی ئێرانی هەست؟ زەرەری هەست. ئەمەسە کە خەڵکی حەلی ناتوانێ بکە، خەڵکی نافەهمێ پرۆژەیە ئێرانە گەورەی فەرهەنگی یەهود چییە؟ چیە ئەم پرۆژە یەهودیە چییە؟ ئەو دەمە قۆپانە ئەیکەمە پام و حەزی پێ بە زوانە دایکم قسە ئەەکەم و زمانی کوردی. ئەمە ئیرادەکەی وا لەکوێ؟ ئەمە هەمان کار نیوە 2500 ساڵ کوروش کردیێسی.
ئەمە هەرەوە نییە کە ئێران یەکان کولتورە گەورەیەکیان هەست. ئەمە مەگەر هەر ئەوە نییە ئەمڕۆ حادیە عامری ئەمسالە کازمی بەرهەم ساڵح خەریکن لە سیستەمە عێراقا حکوومەتەکەن بەڵام لە ئەسڵا ئەربابیان دەوڵەتە ئێرانە، ئەوە کە جێبەجێیان ئەکا ئەوە کە ئیدارەیان ئەکا، بەڵام ئەمانیش حکوومەتن و زوانە عەرەبیش ئەخوێنن و شیعەگەریش ئەخوێنن. من لەگەڵ دوو نوکتە مودیوە تەوەجۆتان نەکرد. نوکتەی ئەوەڵ پادشاهە خامنشی لە جنس خودایانە، غەیرە قابلە پرسیارە، گشتی ئایان پەرسێت، پێغەمەر نییە، خود خودایانە، وەکو خواز خوا هەڵی بژارگە، تەجەسومە ئێرادەیە خواز، تەجەلیە خواز. ابن خەلدون ژێ ئینسانمان هەست، ئینسانێکە لە ڕێی ئەحساسات و غەرایز و دنیا ناسێت، ئەحساسێکە لە ڕێی شهود و دنیا ناسێت، ئینسانێک و ئینسانێک کە لە مەرتەبەتێکی عالیترە لە ئیدراک قەرارەگرێ کە پێغەمبەران بن، کەواتە مەردمە عادی، عورەفا و ئەودیای خوداوەند کە مەرتەبەی لە پێغەمبەران پەسترن و مەرتەبەی بەعدی مەرتەبەی پێغەمبەرانە. سێنەوە ئینسانمان هەست. غەشە گەورەکەوە لە ئازادیە. ئاخێزە کوردەوارە سەربەخۆوتی ئەم تاریخە سەرزەمینە ئێمە نییە، وتی ئەمە تاریخە دروستکریاگە 250 ساڵ 300 ساڵە ڕابردووە، وتی ئەمە حەقیقەت دەرونیە جامعەیە ئێمە نییە و مەردمانە ئێمە نییە و سەرزەمینە ئێمە نییە. ئەم مێژووە کە نووسیاگە مێژووی ڕابردوو نییە، پرۆژەیە داهاتووە. با وردە وردەوە بیرتان بێرمەوە. پەکەکەیە مارکسیست لەنینیستە، چوار پارچە خوازە، باکوور باشوور ڕۆژهەڵات وە ڕۆژ ئاڤاکەی حەزب کردووتیایە ئاپۆ سەرۆکە وڵات. وەختی دەوڵەتە ئێرانی لە کوردەوارە داگیرکریاک لەلایەنە سووریە قودرەتی پێدا، ئاپوو بازەکان کەوتنە هەڵساندنەوەی سونەت، تەفکیکردنە کۆمەڵگای کوردەوار بەسەر ئەدیان و فەرەقە باوەڕیە. نمودە ئەمە لە ئیزیدی بازیەکەی پەکەکا چاوتان پێکەوت، لە خاڵێ عەبدۆ، لە عەلەوی بازیە پەکەکە، لە شیعە بازیە پەکەکە، لە حسەین بازیە پەکەکە. پەکەکە بۆ بە عینوانە نیرویەکی پێشڕەو کە ئیدعاءەکە ها بە شوێنە ئیبقاء هەڵسەندنەوەی باوەڕگە لێ داڕزیاگە قەتیسماگە شیوخی و تەریقەتی بۆ پەکەکەم کارەکە. لە ژێرە ناوە پاراستنە تەنەوە، لە ژێرە ناوە پاراستنە فەرقەکان، لە ژێرە ناوە گەلگەلە جۆراوجۆر و برایەتیە گەلگەلە جۆراوجۆر. ئەمە واقعیەتە جامعەی ئێمەس یا درۆوە تەزویرە ساختەی جامعەی ئێمەس. ئێمە هاتین بە پەکەکە وتمان ئەرێ تۆ بۆ عەلەوی بازیەکەی، تۆ بوو بە زۆر خەریکی تەریقەت بازی تێری، تۆ بۆ خەریکی بە زۆر تەشەیوع بازی تێری تۆ. ئەمە بگرن تێنە سەرە زەردوشتی بازیەکانە هەرێمە کوردستان، کردنەوەی ئاتەشکەدە، تەبلیغات بۆ زەردوشتی لە کورتسات و لە کاناڵگەرە مختەلفە، هاوردنە کەسێک بەناوە لۆقمان، دانە لە قەبە پیرپێی. لە کنارە ئەمە کردنەوەی ئاموزشگاهە زوانە کوردی لە تەمامە شارەکانە سەرزەمینە ئێمە. لێو دووە دروستکردنە هەیکەلە ملیە زوانی بۆ قەومە کورد بەناو زەهرا محەممەدی، هەیکەلێکی فەراحیزبی. بیستبتانە لە زوانە خۆمان ئێژێ
کاوران لە نەتاشیاک بۆت ئەتاشێ لە نەتاشیاک بۆت ئەتاشێ تۆ بە عنوان ئینسانێکی تێگەیشتوک تۆ بە عنوان ئینسانێکی ئاوەنگارد ئینسانێک ئەهلە پرسیار و ئەندێشە ئینسانێکی پێشڕەو انتقادێک کە بە دەوڵەتە دینیە هەخامنشیان ئەیگری چییە؟ ئەمەسە کە دەوڵەتە دینیە هەخامنشیان بە ئبقاء سنەتە دینی قەومیە ئەقوام زیاتر ئەوانە ئەچەقێنێتە ناوە دوگمەتیزم نەک ئرتقاعیان پێبا نەک واردە چالش و شەڕیان کە تا ئەوەن جەهش پەیاکەن بەڵکو ئەو قیان ئەکا لە ناوە نەفامی و نادانی خۆیانە ئەو جادووە ئەسڵیەکە ئەمەسە تۆ فکرەکەی ئەمە ئازادیە کە بۆ تۆ شێخ نەهرۆ دروزەکەن شێخ نەهرۆ تا دوێکە لەکوێ بوو بە کێ ئەم فاوندەی پێئەدا کێ ئەم پوڵ و ئیمکاناتی پێئەدا کێ ئەم بەرەی میدیاییە پێئەدا کێ لە سنە تەکیەی بۆ ئەکاتۆ کێ سنوورەکانە دەوڵەتە ئێرانی بۆدا ئەبەزێنیە دەروێشە مار خوار حەیتەران بکا وە بەرد خواردن و چەقۆ کێشان تا سلێمانی کێ ئەم کارەکە چۆنەکە ئیستە کارشناسانە سپاهە پاسداران و ئۆتاقە فکرە ئێرانە گەورەی فەرهەنگی باس لە تەنەوع ئائینی لە سەرزەمینی کورد قەومی ئیتنیکیاکەن نەهلەهای جۆرا و جۆرە فکری جەمعیەتە ئیسلاح الدەعوە جەمعیەتە ئیخوانی جەمعیەتە مەکتەب قورئانی جەمعیەتە تەرەفدارانە ناسر سوبحانی جەمعیەتە تەرەفدارانە ئیسلامە سەلەفی جەمعیەتە تەرەفدارانە تەکیەش قادری جەمعیەتە تەرەفدارانە تەکیە نەقشبەندیە سۆفیەکان و دەراوێش بەهاییەکان و شیعەکان کێ ئەمانە گەورە ئەکا کێ ئەمانە ساپۆرت ئەکا کێ بەمانە پوڵ ئیمکانات ئەدا کێ مەجال و مەودای حرەکەتیان پێئەدا کێ پوڵ و ئەبزار ئەنێتە ئەختیاریان کێ مەرغوبیان ئەکا کێ بەرەیە تەبلیغی ئەخاتە ئەختیاریان کێ خوای جامعەی کوردستان جامعەی کوردستان یەک پنس ساپۆرتی ئێمەی نەکردگە دەریغ لەوەی کە کلک بنێت بە شێرکردن دیبەیتەکە لە فەیسبووکە چۆن کەس نەزانی ساپۆرتەکە چۆن سەلەفیەت ساپۆرتەکە چۆن فڵان تەکیە فڵان تەریقەت ساپۆرتەکە عەدەویە ئیمامیە نعمەتوڵڵاهیە مشەشعیە خامۆشیە حەیدەریە ئەمانە کێ ساپۆرتیانەکە کێ و هیچ کامیان لە تەزاد و تەعارضەتە کە ئێرانیەتە ئیسلامی ئیسلامیەتە ئێرانی و تەشەیوع نین و سەر گشتیانەگاتە تەشەیوع بۆیە تۆ ئالەگەرە لەگەڵە ساداتە بەرزەنجەیە شیعە ڕوبەڕوویت قوتبە تەولیدە سادات و سەرە تەریقەتەکان خۆ ئیستێمە یەواشواش خەریکە تەسویرەکە بۆمان وازەح بێتەوە دەوڵەتە مەوعودی یەهود کە ئێرانە گەورەی فەرهەنگیە چه شەکڵیە دەوڵەتێکە کە تیا تەنەوع قەومی مەوجودە تەنەوع زوانیە قەومی مەوجودە زوانە کاسپیەن زوانە تاتی زوانە ویژەیی زوانە لارستانی زوانە مازەنی زوانێ کوردی زوانە لوڕی زوانە لەکی زوانە گۆرانی کەلهوڕی دەوڵەتە ئێرانە گەورەیە فەرهەنگی دەوڵەتە تەریقەتەکانە تەریقەتە عودوویە یەزیدی ئیزەدی تەریقەتە ئیمامیە تەریقەتە حەیدەریە تەریقەتە عەلەویە گەشتیان ئەمانە نەک هەنە دونیایە قەرنە 21 نیەن هەنە ئەعسارە دواکەوتگە دوگمەتیزمە ئەقڵ قەتیسماگە دینین
وحيج نمود واقعية كان سرزمين إيمن نية وتاريخ يعني 600 صال نية وإبقاء أمانة دروني كردنا أمانة أمة خسياق بوغن الدينية قتيس ماغ حتى يدواك وتجير فرمانة عبد بندا سازيد چی بسر ام مردم حکومتك نظم پادشاهی چی حاکم مطلقه قانون گزار مطلقه خدای گورتر مرکز اساس الدولت خلق اشي بي پرسي بي پرسيار وتمام أمانة هما هنگن تك پیغمبراني كپيرواني كان هس ولجير فرمان عبودية أم خداوندنا كدولته إسا كي كس نزاني قورأكا بو كس نزاني قورأكا بو إبقاء الدراويش وتكيا كابوت هاوكات تكيا جن السربتية روسري فردري شبو دروسكا هاوكات جمعية سلفيت بو دروسكا هاوكات بككية كومونال بازا بو تيريت كلا خوسرية ديمقراطي قساكا ولجيرة كاما أساس لجيرة أساس النظام سلطانية دولة إيرانية بس أم تنوعانا لسرزمين إيما موجوديتي نية موجوديتي بأدي قومية سازي أكي دين سازي أكي فرقة سازي أكي مطالبات سازي أكي طالب بريكا بنا وآزادي تو أمانة حفظكي كرد إيشي كولبري حفظكا مورد تجاوز واقع بون حفظكا زرتشتيگري و آتش كده حفظكا تكيه كس نزاني حفظكا زواني كردي حفظكا زارا بپرسي قازم محمد بپرسي أمانة قشتيويتو هوية قومية كرد وهوية قومية كرد والا جير دس إمبراطورية قورية إيراني يك كرد آقل ناية درو قشتي بوغن قشتي متعصب قشتي أقل داخرياق قشتي نوكر مطلق دولة إيراني ولي خواهري ناقري دم قوباني والا بيا زواني دايكي قساكا درويش كس نزانية كسيج ناتواني كلكي بوه أما بيجن دروس كردن الدولة موعود يهود بوتو تنوع سازي أكا بوتو حقيقة لجامعة دروزكا كناتواني بيديت بر برسيار جامعة إما طريقتي بقوي ونية إما للشعوبي وبعد عرفان من دروس كرقا أونية إما أبو مسلم وخراساني من بقى أونية بني عباسي هاورد سركار أوني إما عرب دجمن مانا إسلام دجمنته يا عرب دجمنته الله دجمنته يا عرب دجمنته محمد دجمنته يا عرب دجمنته چونتو أساست لإسلام أقري لمحمد أقري لرسول الله أقري بناوة إيرانية ناتواني حملة بوفكي چون خود نابودكا چون أساس دولتي يهود نابودكا پس اوی که اروات تلویزیون فارسی بانی اکاو یهودی لی اپرسی تو تجزیه طلبی کارمند پروژه ایران شاری و ایران گوری فرنگی اوی که زوان کردی بازی اکات و ایکن بهیکن کارمند تجسم دولة إيرانية بو لبر أويكا يك قوميتي كي كردت هس أم قومية كرد دين قوميتي هس دين قوميتي كا يك رواية بناو إسلام بالشعبات مختلفة كإشي قابل احترام ون إمامية زيدية مالكية حيدرية بابية علوية عدوية سر لنوي لقرن بستوية كما خانقابو دروس أكا
پەکەکە مەراسمە حسەینە بۆ ئەگری. ئەمە کارە کێس؟ ئەمە کارە ساختارە دەوڵەتە ئێرانی، یعنی دەوڵەتە یەهودە. کێ زوانە کوردی بۆ دروست ئەکا؟ دەوڵەتە یەهود. تۆ وە زوانە کوردی دەوڵەتە یەهود تەهدید ناکەی. تۆ وە ئێرادەیە سیاسیە بۆ دەسەڵات دەوڵەتە یەهود تەهدید دەکەی. تۆ بە قەتیسکردنە خۆت، تەفکیککردنە خۆت، بچووکردنەوەی خۆت و لە ژێرە ئەما هێشتنەوەی خۆت لە ژێرە سیستەمە ئیدارەی قودرەتێکی مەرکەزی خوداوەندێکی زەمینی بوو بە دەوڵەتە ئەبەدیە ئێرانی، ئەم هۆڤیەتە قەتیسماگە بچووکە قەیرە قابلە گەورەبوونکە هەتا یەکەیتەوە لەگرا چه ئەتفاقێکەکەوێ بە پێچەوانەیەوە یەکێکەیمەوانە قەرنە 21ەمە نەک بەرەو پێش ناڕۆین لە لەحاظە عەقلی، لە لەحاظە پرسیار، لە لەحاظە دەسەڵات، لە لەحاظە سوڵتە، بەڵکو بەرەو دوا، بەرەو قەتیسماگی، عوبودیەت، تەسلیم پەزیری لە ژێرە ناوە تەنەوعی کە مەوجود نییە و بۆتی دروستەکەن. مەوجود نییە و بۆتی دروست ئەکەن. بۆیە تۆ وەکو قارچک نەحلهای دینی ئەوێنی، بعد مامۆسای ڕیش بووگەن ئەڕوا مەسەڵەن بووکە بەفرینە و بۆ ئەشکێنێ ئەیشوپێنن بە لە بینبردن و بووداکان لەلایەن تاڵەبانەوە. ئەمە لە خۆی واسە هەروە ئەتفاقەکەوێت. ئەمسالە عەبدولەتیف هەروە لە خۆیان و هاتکن. دەوڵەتە عێراقی هەروە ئەمریکا ئیجازەیدا گرتی 3 تریلیۆن دلاری تیا خەرج کرد بەریدا چوو تا بەرهەم ساڵح ملی بکاتە پوت، تا نێچیروان بارزانی ملی هەفتەوەرنەی بڕێتەوە، تا بنەماڵەی تاڵەبانی تەبەنە منە سلێمانی. ئەمریکا مەڕێنزە ئەمریکاییداوە کوشت تا پاڤڵ تاڵەبانی سەل بلەقێنێ بەسەر خەڵکی و بدزیە و بخوا. دێمکارەی بۆ کرد. وەختێ تۆ ئەم مەقولە نافەهمی، نازانی ئیرادە لە وجودتان نییە، داخریاگی، داپۆسیاگی، عەقڵ و قوڵفە، پرسیارە نییە، بەمێ ئیژی ئازادی وەختێ تەنەوع سازیت بۆکە و ئیژی حەفزیشیکە لەسەریشی بوێسە. ئەها یارەسان بازی سەبووگەسە و بموت کاناڵەکەی تو درینگ تەمبور لێدەن و جەشنە خاوەنتغارە و جەشنە قوڵتاس و جەشنە مۆڵتاس و ئەمە کارە کێس؟ کارە دەوڵەتە ئێران نییە. کارێکی کارە مەردەمە. مەردەمەم کارەکە. کارە کێزەمە لە کوێ فەرماندەهیەکری؟ کێ خەریکە لە نەتاشیاک ئەتاشێ؟ ئەها ماوەیە کەوتونە جەشنە هەنارانە و جەشنە شێڵانە و جەشنە خیار و جەشنە تەماتە و جەشنە کوولەکە نازانم چی و دروسیانە کرد؟ خەریک بوون دروسیانە کرد؟ جەشنە پیرە شاریار، کتابە هۆرامی و کتابە گۆرانی و کتاب و زوان فڵا. ئەمە کێ خەریکەم کارەکە؟ کێ ئەم بوجە ئەدا؟ بۆ ئەیدا؟ بۆەوەی دەوڵەتە هەخامنشیە یەهودیت بۆ دروستکەن. چۆنی دروستەکەن؟ مشتێ مەردەمە نامتەحید تەفکیکریاک لە ژێرێ تەنەوع قەومی، تەنەوع زوانی و تەنەوع دینی، تەنەوع فەرقی. هیچ کام لەمانیشە مەوجود نییە. گشتیانە بۆ دروستەکەن، گشتیانە بۆ ئەحیا ئەکەنەوە، گشتیانە بۆ قەڵاو ئەکەن، گشتیانە بۆ زل ئەکەن، بڵدی ئەکەن، چێهرە سازی بۆ ئەکەن، بوت سازی بۆ ئەکەن، گەورەی ئەکەن، تەسویری پێدەن تا متفاقە بکەفێ. ئایا ئەمە حەقیقەتە جامعەیە ئێمەس؟ حەقیقەت وا لە پرسیارە، نێ لە ناوە ئێعتقادە. حەقیقەت بەشە تاریکە ئێعتقادە کە تۆ ناتوانی پرسیاری لێکەی. حەقیقەت وا لە پرسیارە. پرسیار دائیمە پشتە سەر یەک. بۆ دەوڵەتە ئێرانی تۆ گەرەکتە لە سەرزەمینە کوردەوارە کۆڵبەر بوێت، دفاع لە فاحشە بوێت. ئەمە جامعەیە مەدەنیە کە کۆمەڵگای کوردستان داگێسیە دەر،
یا تۆ دروست کردگە. زارا محەممەدی تۆ دروستی ئەەکەی یا خۆی دروست ئەوێ بە چەپڵە ڕێزان ئەڕوا بۆ زندان. تۆزەکە نەرمە نەرمە تۆزەکە زارا هەڕوا بۆ کانی بۆ حەمام بۆ زیندان خەڵکم لێ ئاڵۆزەکە. ئەمە کارە زاراز یا کارە خۆتە. ئەم مەجموعەوە هاوردکتە بوجێیان پێ ئەدەی تەوەهومیان پێ ئەدەی لەم تەفکیک سازیە کارە خۆیانە یا کارە تۆز. تۆ زەدە ئیسلامی یا ئیسلام پەروەری و ئیسلام تۆ دەرونیت کردگە تۆ مندگارە کردگە تۆ هەتا هەتاییت کردگەسۆ تۆ ئەبەدیت کرد ڕوايت دینیت تۆ ئەبەدی کرد. فەرهەنگە ئێرانی مەگەر بێژگە لە فەرهەنگە دینی و عبودیەت شتێتریکیش هەس. ئەوێ ئیدعاکە شتێکی تریش هەس هازا گووی هازا مەیدان. لەذا ئەوەی کە مەشیە مەدە نەزەر بوایە شێخ نەهرەوە کەس نەزانیت بۆ تێرن بۆ خاتری ئەوەی ئبقاء تەریقەتەکان بکەن. بێژن واقعیەتە سەرزەمینە کوردستان کوردە قەومی ئەمەسە تەریقەتە جۆرا و جۆری واتیە لە عودویە کە ئیزەدیوێت تا ئەحلە حەقیە تا حەیدەریە تا قادریە تا نەقشبەندیە تا بابیە تا بەهائیە تا عەلەویە. ئەمانە حەقیقەتێکی جامعی کوردستانە. لە کناری ئەمە تۆ ئیخوان المسلمیت هەست دعوة و ئیسلاحە هەست لە کنارە ئەمە ڕەوایەتە سەلەفیەتە لە ئیسلامە هەست. ئەمانە گشتی حەقیقەتە دینە قەومیە کوردە. کوردیش یعنی زوان. ئەشی زوانە ئەم کوردە بپارێزی حەفزی کەیفرە مهمە. زەهرا ئشی بڕوا تەدریسە زوانکە. دەوڵەتە ئێرانی ئەم گشتە تەنەوع حەفزەکە پەکەکە ئیدعایەکە مە خاستە مردمە کوردە. ئەمە شۆڕشە کوردە وەختی پەکەکە ئیدعاکە خاوەرمیانە ئەگرین وەخو خاوەرمیانە یەهود بۆ دەگرێت و ئای پەکەکە تۆ هاتیەم تەبلیغە بکەی لە زوانە ئەوان. تۆ بەشارەت دەهەندەی خوای پێغەمبەرە خوای ئێرانی. دەوڵەتە ئێران تۆ بە عنوانە پێغەمبەر انتخاب کردگە بەشارەت ئەدەی وعدەکانە خوا و قەوانینە خوا دەوڵەتە ئێرانی. تەجەسومە ئێرادەی خوداوەند ئەهورە مەزدا لەسەر زەمین. قەیرە زەمەسە بۆ تەوانتان نەبوو کورد باسکەن بۆ تەوانتان نەبوو لە بازنەی پرسیارگەری و وارد بوون بۆ تەوانتان نەبوون معنای کوردکەنەوە چون چەسپیان بەچی و بە کلانەی پیچک و دۆخەوا و ماساوە پڕ لە قەزوان و خشتەکە دەڵپ و گوشاد و ئبقاء تەریقەت و دروستکردنە خانەقا و جەمعیەتگە لە مختلفە ئیسلامی و مەکاتبە مختلفە ئیسلامی ئەمانە گشتە کارە خۆتان نەبوو کارە کێ بوو. گشتی سەرچاوی فاوندەکانتان لەکوێتیت ئەی بۆ کەسی فاوندێ بە ئێمە نادا چون ڕەوایەتە ئێمە خەتەرناکە. ڕەوایەتە ئێمە ڕەوایەتە ئینسانە ئازاد کوردیە و ئەمە خەتەرناکە. ئینسانە پرسیارگەرە ساحێوە ئەندێشەس ئینسانە متەفەکرە و ئەمە خەتەرناکە. ئەساسە دەوڵەتە یەهودە ئێرانی لەبینەوە. ئێرانە گەورەیە فەرهەنگی ئەمە بووە من وتم کە من ڕیختەکەیم هەر لە قەبلە نەوتکە ئەوەی کە خەڵکی لێ حاڵی نەئەبوو ئەمە بوو ئەم تەنەوعەگەلە خۆ ئەمە حیفزی کشتە قەشنگی کە ئەمە ئازادی نە سەرک کوریەسەکە و پەتەکەوا لە ژێری دەسی ئەوە لە تۆی مەردەما چه اتفاقی بکەوی تۆ ئەقڵ قوفڵە بێ دەسەڵات بوو گەنە بێ پرسیار ئەمینی تۆ لەناوە ئێعتقاداتە قەیرە قابلە پرسیارە. ئێستا هەورامیەکان ێژن ئێمە ملەتین
ها استأحلى حقا كان يجني بيارستانينو خالي نابديتو هاستان بما إيزديا كان شيقا كان هريم إيزديان غركا ها است دراوي شكس نزاني حلخنو داخنو سنو داوزين اما كاركيس اما حد لخوي واسه جامعي امام بوغناني توليد كردغا عجب جامعي كسيفيك مانس عجب بوغنام جامعي اما دي جامعي عوام حكومة بنابودينية اما كار ايماس يا كارو سيستم سكات كدامانغري حتى انابود بانكا كاميان اما ارادي ايماس زاراتي لتدرو اما ارادي ايماس عدي تريبون والا دسيانا تحتنا والنخبي كرد اي كيو ولا سطح بوزينه اما انا واقعا نحب النخبي كرد نم جامعة عاقل ترو دانا ترو رشيد ترو بياكت لماني تيانيه واقعا واسه چون ايما توان من نيمة تحليل كين چون ايما چتي بناوه آزادي امان خلطيني فكركي و چاوكان من نيواني ده خواهلي ناغري و إيزدي اشي آزادوي تو يارساني اشي آزادوي تو خواهلي ناغري سلفي اشي آزادوي تو خواهلي ناغري و اشي قحبة خانه دابن لاي مزقوته دم تبو دروزكا دقيقا دم تبو دروزكا اما اگر نوي بوچي شي دروز اكا تاتو بفهمي تنوعت هس تاتو بفهمي اقرا لجير الدولة ايراني معنا بياكي وام تنوعت حفظكي جائس ببروتك يا رسانيا شركة ببشوتك ايزديا شركة ببجتو كردي جازي ايزديمة ازي جبر ديانتا و دينا خويا الرفيامة ازي نكردم از ايزديمة بيبشو داكتك داني قادرية تركفة ناني والا اوي شهرتي والا اوي قدرتي والا اوي توين تكيا دركفي دم قوباني شكات بيجي من كردم كرديش بوغسو زوانه و زارا بوغسو مجسمي امانه كي دروسي اكا امانه دولة ايران دروسي اكا كليو دوالك قلو كردن امانه بناو التنوع الرنقالئي قوم كرد لجير امبراطورية ايرانيا كبآزادي جيجن تداوم حياة ادن اما مردميكي بيشناس نامه مردميكي بأقل مردميكي بپرسيار بأنديشة تاصر حد فاحشگي كويلة لجير دست دولة إيران وأرباب يهودي دولة موعود يهودا أما حكايته إيران قوري فرنجية واتو نمودك يمرو لبغاويني نمودك يمرو لحليم كردستان عاويني نمودك يمرو لنا وحزاب منتسباويني نخبة لبرساخته ويني برنامج للتلفزيوني أويني للتنوع سازية كخلق يسن خوالي لينا لجهشي كإنسان كردي كردبوي وأصلا خبري لينبو لاتفاقك لحق كردنا إيما بالدين وطريقة كريابو وجيجير نبوبو وبالدولة إيراني وحكومة قلة متأخرة مودرن إيما مذهبي كرياين ديني كرياين نطفية أم كثافة كريا وجود مان على قرابو كسران الشيوخ تبديل بسران أحزاب سران أحزاب تبديل بمطالبة قران قومي وكو عبيد الله نهري وكو سعيد بيران وكو شيخ محمود وكو شيخ عبد السلام جولكا وكو شيخ حسام الدين جولكا وكو قاضي محمد جولكا ديا مردما حتى هتايا لبين اشي لنا وام كثافة عبوديته يا او الروح كردية هليك يشيت ايما ظاهرا هاتكين ونايلين او اتفاق بكفي حل معادلاته مع ما قال واي ولي تيناغن اما سمن بيتانا موت دولة ايراني تنوع سازي تان بوكا يعني يهود جهاني تاتو قتيس بمينيتو لناو حماقة خودا لناو حماقة خودا قتيس بمينيتو لناو بوغني خودا سكت فرقي خودا
بحياتي نتواني بجهي، بحياتي نتواني قدرته بوي، بحياتي نتواني نمود وقوري وسروريد لم جهانه بويت. وكان دولته يهودا او تاريخ سك بروجي آيندس رولي قرك بخوينيتو ام تاريخ هخامنشيانا خليك استاتفاق كفي، خليك دروسيا كان كاتفاق كفي. لا ايوه خوش